حیزب الله چۆن کۆتایی پێدێت؟ دەشێت لوبنانێکی باشتر بەڕێوە بێت؟ دوای دەیان ساڵ لە بوون بە ڕێکخراوێکی سەربازی باڵادەستی لوبنان لە ئێستادا حیزب الله بە کاتێکی سەختدا تێدەپەڕێت و لە بەردەم لەرزینێکی گەورەدایە. لە ماوەی شەڕی چەند ساڵی حیزب الله لەگەڵ ئیسرائیل لە ئێستادا بەشێکی زۆری ژێرخانی سەربازی و ئابووری خۆی لەناوچووە و بەشێکی زۆری سەرکردایەتیەکەشی لەدەستداوە. لە مانگی نۆڤەمبەری ساڵی ڕابردوو بە ناچاری حیزب الله ڕێکەوتنی ئەگەربەستی لەگەڵ ئیسرائیل واژۆ کرد و هێزەکانی لە باشووری لوبنان کشاندەوە کە ئەمە بە سەرەتای ملکەچبوونیەوە حیزبە هاتە هەژمار. زۆریشی نەخایان دوای ئاگربەستەکە ڕژێمی بەشار ئەسەد لە سووریا ڕووخاو هێڵەکانی دابینکردنی هاوکاریەکانی حیزبەکە لەلایەن ئێرانەوە کە سووریا ڕێگەی سەرەکی بوو پچڕا. ئێستا حیزب اللهی لوبنان مەترسی لە دەستدانی پاڵپشتی شیعەکانی لوبنانیشی لەسرە کە بنکەی جەماوەری ناوخۆی پێک دەهێنێت. نەمانیان لاوازبوونی حیزب الله لە قازانجی لوبنانە. لە ڕاستیدا نەمانیە و گروپە دەرفەتێکی مێژوویە بۆ بەرپرسانی لوبنان تا خۆیان لە دۆخی شکست خواردووی ڕابردوو ڕزگار بکەن. جۆزێف ئاون سەرۆکی تازە هەڵبژێردراوی لوبنان فەرماندەی پێشووی هێزە چەکدارەکانی لوبنان ڕایگەیاند هێزەکانی حکومەت دەچنەوە ناو شارۆچکەکانی باشووری لوبنان. بەڵێنیشی داوە کە دوجار حیزب الله لە چەکدا دەماڵڕێت و دەبێتە پارتێکی سیاسی یاسایی نەک دەوڵەتێکی سێبەر و سەربازی بەسەر حکومەتی فەرمی وڵاتەوە. بە هەمان شێوە نەواف سەلام سەرۆک وەزیرانی تازە هەڵبژێردراوی لوبنان بەڵێنی داماڵینی چەکی لە حیزب الله و دووبارە دامەزراندنەوەی دەسەڵاتی حکومەتی فەرمی لوبنانی داوە. لە ناوخۆی لوبنانیشدا پاڵپشتیەکی بەرفراوان هەیە کە ئاون و سەلام پێکەوە دەتوانن سەردەمێکی نوێ بۆ وڵاتەکەیان و دانیشتوانی لوبنان دەست پێ بکەن. لەگەڵەوەشدا کە حیزب الله لە دۆخێکی خراپدایە بەڵام هێشتا لە ساحەکەدایە. لە ئێستادا گروپەکە و هاوپەیمانەکانی 53 کورسی پەرلەمانی لوبنانیان لە کۆی 128 کورسی هەیە کە ئەمە بەسە بۆ ئەوەی بڕیارە گرنگەکان لە بەرژەوەندی خۆیان یەکلایی بکەنەوە. بۆ ئەمەش دەتوانن لەگەڵ پارتی دیموکراتیکەکان کە لەلایەن وەلید جومبەلەت سەرۆکی دروز و پارتی میانڕەوی نیشتمانی سەعەد حەریری سەرۆک وەزیرانی پێشوو هەماهەنگی بۆ تێپەڕاندنی بڕیارە گرنگەکانی پەرلەمان بکەن کە ئەو کات زۆرینەی کورسیەکانی پەرلەمانی لوبنانیان دەبێت. ئاون و سەلام و هاوپەیمانەکانیان دەتوانن ڕێگری لە باڵەدەستی حیزب الله بکەن بەڵام پێویستیان بە جوڵەی خێراتە بێت. لە کاتێکدا حیزبەکە هێشتا لە ناو گێژاوی ئەو زەبرە کوشندانەدا دەخولێتەوە کە لەلایەن ئیسرائیلەوە بەری کەوتون. بۆ ئەمە سەرۆکی نوێی وڵات و سەرۆک وەزیران دەبێت بنیاتنانەوەی باشووری لوبنان بە دامەزراوەکانی وڵات بسپێرن نەک حیزب الله. دەبێت بانکی ناوەندی و دەسەڵاتێکی دادوەری هەبێت کە قەرزاری حیزب الله نەبن چونکە پێشتر هەموو دامەزراوە ئابوووریەکان لە ژێر دەسەڵاتی حیزب الله تابوون. ئەمە جگە لەوەی پێویستیان بە بڕیاری پەرلەمان دەبێت تا بە یاسا بیچەسپێنن کە حیزب الله هیچ ڕۆڵێکی لە بەرگریکردن لە وڵاتدا نییە. ئەگەر سەرکەوتوو بن ڕەنگە حیزب الله لە هەڵبژاردننی پەرلەمانی مانگی ئایاری ساڵی داهاتوودا دۆخی خراپتر بێت و بە تەواوی لاواز ببێت. بەڵام ئەگەر شکستیشیان هێنا لەو ڕێکارانە ئەوە بە دڵنیاییەوە ڕێکخراوەکە دەست دەکات بە دووبارە خۆ بنیاتنانەوە. دوایین شڕی حیزب الله لەگەڵ ئیسرائیل دوای ماوەیەکی کەم لە 7 ئۆکتۆبەری ساڵی 2023 دەستی پێکرد کاتێک حەماس سنووری ئیسرائیلی بڕی و هێرشی کردە سەر چەند شارێکی وڵاتەکە بۆ پاڵپشتی لە هاوپەیمانەکەی لە غەزە. حیزب اللهی لوبنان چەندین موشکی ئاراستەی تەلەبیب کرد بۆ حیزب الله و سەرۆکە ئێرانیەکانی دەرفەتێکی دەگمەن بوو بۆ ئەوەی زیاتر بەرەو باشووری لوبنان هەنگاو بنێن و شاریش لە ئیسرائیل بکەن تا هێرشەکانی بۆ سەر حەماس و غەزە ڕابکرێت. لە سەرەتادا سەرکردەکانی حیزب الله زیانێکی ئەوتۆیان پێنەگەیشت و وایان دەزانی کە ئیسرائیل لەگەڵ غەزە سەرقاڵە بۆیە دەیەوێت خۆی لە پەرەساندنەکان لەگەڵ حیزب الله بە دوور بگرێت بە تایبەت بە لە بەرچاوگرتنی دابینکردنی موشکی پێشکەوت و لەلایەن ئێرانەوە. بەڵام ئەم گریمانەیە سەرکردەکانی حیزب اللهی بە هەڵەدا برد. لە 19 ئەیلولدا ئیسرائیل لە ناکاو هەزاران پەیجەری حیزبەکەی تەقاندەوە کە لەلایەن ئەندامانی حیزب اللهەوە بەکاردەهێنران. ئەم هێرشە لانی کەم 3000 چەکدار و فەرماندەی باڵای حیزب اللهی لەناو برد. دواتر بەرپرسانی هەواڵگری ئیسرائیل بە سەرکەوتووی شوێنی سەرکردایەتی باڵای حیزب اللهیان دۆزیەوە و ئەوانیشیان خستە دەرەوەی یاریەکە. هەروەها ئیبراهیم قوبەیسی سەرۆکی بەرهەمهێنانی موشکی گروپەکەی کوشت. هەر سێ دامەزرێنە رەزیندوەکەی حیزب اللهشی کوشت کە فواد شوکر، عەلی کەرکی و ئیبراهیم عەقیل بوون. هەروەها لە 27 ئەیلولدا حەسەن نەسڕوڵڵا سەرۆکی حیزب اللهشی کوشت. کوشتنی نەسڕوڵڵا بۆ حیزب الله کوشندە بوو. لە ماوەی 40 ساڵدا نەسڕوڵڵا ئەو ڕێکخراوەی کردبووە هێزێک کە حسابی بۆ بکرێت.
ئەو سەرکردایەتی و هەوڵانەی دەکرد تا ئیسرائیل لە باشووری لوبنان پاشەکشە بکات لە ساڵی 2000 و حیزبوڵای کردە یاریزانێکی ناوچەیی. بۆ حیزبەکە کەسی تر هاوتای نەسرۆڵڵا نابێت و شوێنگرەوەی قورسە. ئەو کەسانەشی کە زۆرترین نزیکیان لەگەڵ نەسرۆڵڵا بوو هەمویان لەلایەن ئیسرائیلەوە کوژران. دوجار حیزبەکە نەعیم قاسم جێگری سکرتێری گشتی کردە سەرکردەی نوێی خۆی، بەڵام کێشەی قاسم ئەوەیە کە هێندەی نەسرۆڵڵا کاریزما و جەماوەری و زیرەک نییە. هیچ پلانێکی ڕوونشی نییە بۆ چۆنیەتی بنیاتنانەوەی ڕێکخراوەکە. لە ئێستاشدا بە دابەشبوون لە ناو ئەنجومەنی شورای حیزبوڵڵادا دروست بووە کە خۆی لە بڕیاردانی سەربازی، ئەمنی و سیاسی حیزبوڵڵا و چۆنیەتی هەماهەنگی لەگەڵ تارانجا بینیوەتەوە. زیانەکانی حیزبوڵڵا تەنها لە کێماسی سەرکردایەتیەکەیدا سنووردار نەبووە. کاتێک ئیسرائیل هێرشی کردە سەر باشووری لوبنان، ئەو ڕێکخراوە سەدان سەرباز و هەزاران پارچە چەک و کۆگای موشکی لەدەستدا. بە گوێرەی ئامارەکانی ئیسرائیل، حیزبوڵڵا لە 180 موشکی کورتمەودا و دوورمەودای لەدەستداوە و ڕێژەی موشکەکانی لە 5000ەوە بۆ کەمتر لە 1000 موشەکە لە ئێستادا. کۆگای 44000 موشکی کورتمەودای گروپەکە بۆ نزیکەی 10000 موشک کەم بۆتەوە. ئەگەرچی حیزبوڵڵا هێشتا بەشێکی زۆری جبەخانەکانی چەکی سووک و زیاتر لە 10000 چەکدار و چەندین گروپی یەدەگی دیکەی لەبەردەستایە، بەڵام هەموو ئەمانە بەبێ سەرکردەیەکی زیرەک بەڕێوەبردن، فەرماندەی بە ئەزمون و ڕاهێنرا و ماونەتەوە. بێگومان حیزبوڵڵا دیسان هەوڵی ئەوە دەدات ببێتەوە زلهێزێکی ناوچەی، بەڵام ئەم کارە هەروە سادە و ئاسان نییە. لەگەڵ ڕوخانی بەشار ئەساد، حیزبوڵڵا هاوپەیمانێکی گرنگی لەدەستداوە. لە سەردەمی حکوومەتەکەی بەشار ئەساددا ڕێکراوەکە توانی ملیارەها دۆلار لە بازرگانی کپتاگۆن بەدەست بهێنێت. ئێستا پێدەچێت بەرهەمهێنان و قاچاقچێتی ئەو جەرمانە کەم کرابێتەوە. لەوەش گرنگتر، داڕمانی ڕژێمی ئەساد ڕێگای ناردنی هاوکاریەکانی لەلایەن ئێرانەوە بۆ ڕێکخراوەکە زۆر قورستر کردووە. بەبێ دەستڕاگەیشتن بە سووریا، حیزبوڵڵا پێویستی بە قاچاقچێتی دەبێت لە ڕێگەی بەندەر و فڕۆکەخانەکانی لوبنانەوە. بەڵام ئەمانە ئێستا بە توندی لەلایەن هێزە چەکدارەکانی لوبنان و ئەمریکاوە چاودێری دەکرێن کە تەنانەت پشکنین بۆ ئەو شاندە ئێرانیانەش دەکرێت کە دێنە وڵاتە و پێدەچێت لە داهاتوودا ڕێگریەکان زیاتریش بن. هەروەها پێدەچێت ئێران کەمتر ئارەزووی یارمەتیدانی هاوپەیمانە لەرزۆخەکەی هەبێت، چونکە پاشەکشە سەربازیە شەرمەزارکەرەکانی گروپەکە زۆر لەسەر ئێران کەوتوو بەم پێیەش کەمترین سوودی بۆ ئەو وڵاتە دەبێت. جگە لەمەش کۆماری ئیسلامی نیگەرانە لەوەی کە هەواڵگری ئیسرائیل بە تەواوی دزەی کردوتە ناو حیزبوڵڵاوە. ئەگەرچی کاریگەری ناوچەی حیزبوڵڵا زۆر کەم بۆتەوە، بەڵام هێشتا ئەو گروپە لە ناوخۆی لوبناندا بەهێزە و لە مانگەکانی داهاتوودا پێدەچێت هەموو هەوڵێک بدات بۆ دووبارە هەژمون و بەدەستهێنانەوەی کاریگەریە ناوچەیەکەی. گروپەکە بەشێکی لە ڕێگەی نوێنەرە هەڵبژێردراوەکانیەوە هەوڵ دەدات پەرلەمانی لوبنان ڕێککەوتنێکی دۆستانە لە بواری سەربازی، ئەمنی، دارایی و دادوەریدا ئەنجام بدات. بە تایبەت حیزبوڵڵا دەیەوێت فەرماندەی داهاتووی سوپای لوبنان ئەو هەڵی بژێرێت کە سەرپەرشتی جێبەجێکردنی ڕێککەوتنی ئاگربەست دەکات بۆ ئەوەی ناچار نەکرێت چەک ڕادستی دەوڵەت بکات. دەیەوێت دڵنیا بێت لەوەی بەرپرسی داهاتووی یاسایشی گشتی لوبنان لەگەڵ وەفیق سەفا بەرپرسی یاسایشی حیزبوڵڵا هەماهەنگ دەبێت. دەیەوێت پارێزگەری داهاتووی بانکی ناوەندی و وەزیری دارایی حیزبوڵڵا یەکلاییان بکاتەوە. بەگشتی حیزبوڵڵا دوای کۆنتڕۆڵکردنی ناوەندە ئابوووریەکانی دەوڵەتدا دەگەڕێت و دەیەوێت ئابووری سێبەری لوبنان خۆی بێت کە بەمەش یارمەتی کۆکردنەوەی پارەی زیاتر بۆ گروپەکە دەدات. بەڵام لەگەڵەوەشدا حیزبوڵڵا پەنا بۆ ڕێوشوێنی نایاساییش دەبات. هێشتا و گروپە چەکی سووکی زۆری لەبەردەستایە کە دەتوانێت بەکاری بهێنێت بۆ هەڕەشەکردن لەو بەرپرسانەی کە ناچنە ژێرباری داواکاریەکانی. بۆ نمونە کاتێک سووریا هێزەکانی لە لوبنان لە ساڵی 2005 کشاندەوە، حیزبوڵڵا بۆ دڵنیابوون لەوەی کە ڕۆیشتنی ئەساد دەستی لاواز نەکات، دەستی کرد بە کوشتار و ڕەفیق حەریری، سەرۆکوەزیرانی پێشووی لوبنانی کوشت. هەروەها کەسایەتیە سیاسیەکانی دیکەی تیرۆر کرد، لەوانە وەزیری پێشووی ئابووری و وەزیری پیشەسازی. بەڵام لەم قۆناغەدا بۆ حیزبوڵڵا ئاسان نییە وەک جاران تیرۆر و تۆقاندن بەکار بهێنێت. هێزە سەربازی و ئەمنیەکانی دیکەی دەوڵەت تا ڕادەیەک باڵادەستیان بەسەر حیزبوڵڵادا پەیدا کردووە و وەک بربەستێکی سەرەکی دەبینرێن لە بەرامبەر هەژمونی گروپەکەدا. لەلایەکی دیکەوە حیزبوڵڵا لە کاتی شەڕیەم دواییەیدا لەگەڵ ئیسرائیل شیعەکانی لوبنان پەنایان بردە ناو ماڵی مەسیحیەکانی لوبنان و موسڵمانە سوننەکان. ئەگەر حیزبوڵڵا پاداشتی ئەم دوو پێکاتەیە بە تیرۆر و هەڕەشە بداتەوە یان هێرش بکاتە سەریان، ئەوە ڕەنگە ببێتە هۆی تۆڵەساندنەوەیەکی قورس لەلایەن دژە شیعەکانەوە. ئەوەی جێگەی ڕامانە ئەوەیە کە لە ئێستاوە
هاوپشتی شیعەکان بە تەواوی بۆ حیزبوڵڵا کەم بۆتەوە. ئەو گرێبەستە کۆمەڵایەتی و سیاسی وابووریەی کە حیزبوڵڵا بە خەڵکی لوبنان و شیعەکانی دابوو زیاتر لە 10 ساڵە پایەکانی ڕووخاون. یەکەم لەرزینیش ساڵی 2011 ڕوویدا کاتێک حیزبوڵڵا پارەیەکی زۆری بۆ سەرکەوتنی ئەسەد لە بەرامبەر شۆڕشگەڕانی سووریادا خەرج کرد. لە ساڵی 2019دا گرژیەکان هێندەی دیکە زیادیان کرد کاتێک لە لوبنان خۆپیشاندان دژی گرانی و گەندەڵی بەڕێوەچوو کە لە دەرەنجامدا بووە هۆی ئەوەی هەندێک لە شیعەکانی لوبنان لەگەڵ پێکاتەکانی دیکەی لوبنان بڕژێنە سەر شەقام و دروشم بۆ گۆڕانکاری و پێچانەوەی دەسەڵاتی لوبنان هەڵکرا کە بزوێنەرە سەرەکیەکەی حیزبوڵڵای لوبنان بوو. لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبرەوە زۆرێک لە شیعەکانی لوبنان خۆیان لە حیزبوڵڵا بە دوور دەگرن. بەو پێیەی ئێستا ڕێکخراوەکە سەرچاوەی مەترسیە و ناتوانێت وەک ساڵان ئەندامەکانیشی بپارێزێت. ئێستا بەلای خەڵکی لوبنانەوە حیزبوڵڵا دەستدرێژی کارە و هێرشی کردە سەر ئیسرائیل لە ئەنجامدا لوبنانی هێنایە ناو شەڕێکەوە کە کەس ئاواتی پێ نەدەخواست. لەگەڵەوەشدا لە شەڕەکەدا دۆڕا و لاوازتر دەرکەوت. ئەو ڕاستیەش زیاتر بۆ شیعەکان دەرکەوتووە کە ئێستا کاتێک هەوڵی گەڕانەوە دەدەن بۆ سەرماڵ و حاڵی خۆیان حیزبوڵڵا ناتوانێت بچووکترین قەرەبوویان بکاتەوە بۆ ئاوەدانکردنەوەی ناوچەکانیان. زۆرێکیش لە ئەندامەکانی خودی ڕێکراوەکە هێشتا ئەو قەرەبوویان وەرنەگرتووە کە بەڵێنیان پێدرابوو بۆ ئاوەدانکردنەوەی ماڵ و ناوچەکانیان پێیان بدەن. ئەوەی ڕوونا لە ساڵی داهاتوودا لوبنان بەرەو هەڵبژاردن دەڕوات. بەڵام بۆ دڵنیابوون لە لاوازی حیزبوڵڵا جۆزێف عاون و سەرۆکوەزیران جگەلەوەی دەبێت بەرپەرچی فێڵە سیاسیەکانی ببنەوە ئەوکات پێویستیان بە بڕی نێو دەستانەش دەبێت کە پارە بۆ حیزبوڵڵا جابین دەکەن. بۆ ئەمەش پێش هەموو شتێک بێبەشکردنی ڕۆڵی حیزبوڵڵایە لە ئاوەدانکردنەوەی باشووری لوبنان. لە ساڵی 2006دا هاوشێوەی ئەمڕۆ حیزبوڵڵا شەڕێکی لەگەڵ ئیسرائیل بەرپا کرد کە باشووری لوبنانی بە وێرانەیی هێشتەوە و پرسیاری جددیشی سەبارەت بە ڕێکراوەکە وروژاند. بەڵام دواتر ئێران بە پارەی نەختینەیی یارمەتی حیزبوڵڵایدا کە هەرکی ئاوەدانکردنەوەی باشووری لوبنان بگرێتە ئەستۆ و بەم شێوەیە ئێران فریای کەوت. بەڵام ئەمڕۆ ئێران ئەو پارەیەی نییە کە هاوکاری حیزبوڵڵا بکات. ئەمەش دەرفەتێک دەدات بە دەوڵەتی لوبنان کە خۆی سەرپەرشتی تەواوی پرۆسەی ئاوەدانکردنەوەکە بکات. هەروەها عاون و سەلام دەبێت ڕێگری بکەن لە هەوڵەکانی حیزبوڵڵا بۆ هەڵبژاردننی فەرماندەی داهاتووی سوپا، پارێزگاری بانکی ناوەندی، بەرپرسی یاسایشی گشتی و پڕکردنەوەی پۆستە باڵاکانی دادوەری. ئەمە جگەلەوەی ئەنجومەنی وەزیران دەبێت بەرپرسانی حیزبوڵڵا و لایەنە پەیوەندیدارەکانیان لە پۆستە گرنگەکان دوور بخاتەوە و دەسەڵاتی دادوەری ڕاستپێرێت بۆ لێپرسینەوە لەو ڕێکخراوە. ئەگەر چەکەکانی دژی گەلی لوبنان بەکاربهێنێت، ئەگەر لە پەرلەمانش ڕێگری لەو کارە بکات، بۆ ئەمە عاون و سەلام دەسەڵاتی دەستوریان هەیە کە کابینە پێک بهێنن بەبێ ڕەزامەندی پەرلەمان. پێویستە عاون و سەلام وە لە ئەکتەرە نێودەوڵەتیەکان بە تایبەت سعودیە و ئەمریکا بکەن کە پێداگری بکەن لەسەر چاودێریکردنی پرۆسەی ئاوەدانکردنەوە. ئەم دوو وڵاتە دەبێت فشار بخەنە سەر هاوبەشە ناوخۆییەکانیان بۆ پڕکردنەوەی پۆستە بەتاڵەکانی حکوومەت بە کەسانێک کە پابەندن بە ڕوبەڕووبوونەوەی حیزبوڵڵا. لاوازکردنی هەمیشەیی حیزبوڵڵا هێشتا پرۆسەیەکە کە کاتی زۆری دەوێت و دەکرێت ساڵانی زۆری پێ بچێت. بەڵام دوای دەیان ساڵ دەتوانرێت ئەو خەونەی لوبنانیەکان بکرێت بەڕاست. ئێستا ڕۆڵی حیزبوڵڵا لە سوپاوە بۆ میلیشیا گۆڕاوە، لە پشتیوانی نێودەوڵەتی بێبەشە و هەموو هەوڵێک دەدا پشتیوانی ناوخۆیی لەدەست نەدات. ئەگەر سەرۆکی نوێی وڵات و سەرۆک وەزیرانی نوێ ئەو ئیرادە سیاسیەیان هەبێت، ئەوە بۆ هەمیشە دەتوانن حیزبوڵڵا کە دەیان ساڵە بۆ تا مۆتەکە بەسەر خاک و سەرمایە و خەڵکی لوبنانەوە لە ڕەگەوە ڕیشەکێش بکەن.